ئەگەر مناڵی دایمە بێ ئەوە فێرە بێ ناچێت پێش دایک و باوکی کەوێت بۆیە ئەگەر کەسێک نەچێ بۆ دەرگان ئەوە بەڕاستی کەم تەرخەمی کردو و گوناحبار بووە و بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ هەڵساین بە دابەشکردنی موچەی مانگی نۆ لەگەڵ ڕێکخراوی سۆمای چاوانە نزیکی هەفتە مناڵی بێباوک و هەژارن کە لە سنوورەکەمانە مانگانە هاوکاری خۆیان لای ئێمە وەرەگرن. سوپاسی هەموو ئەو خێرخوازانە ئەکەین کە متمانە و بڕوایم بە نووسینگەکانی بەخشین هەیە لە کوردستانە کە مانگانە کەفالەتەکانیان یا خێرەکانیان بۆ مناڵانی بێباوکەێنین و سوپاسی شیرینی ژیر دەکەین کەوا مانگانە زیاد لە 1200 پارچە زیاتر شیرینی دابینەکە بۆ مناڵانی بێباوک و لە هەمان کاتەوەکو نووسینگەی چەمچەماڵ لەم هەفتەیە دوو ڕۆژ پێش ئێستا ئێمە زیاتر لە جلوبەرگی قوتابخانە و پێداویستی قوتابخانەمان بۆ 100 مناڵی سنوورەکە دابین کرد. خوای گەورە لە هەموو خێرخوازان ڕازی بێ کەوا خێرەکانە نەگەینە دەستی ئێمە و ئێمەژە گەینە دەستی یەتیم و فەقیر و هەژارەکانی سنوورەکەمان. لەوانەیە یاسای جێندەر یا یاسای بەرەنابوونەوەی توندوتیژی یا یاسای پەنابردن بۆ ڕیباخواردن بۆ موچەی فەرمانبەران ناوی خۆی بەخشندە و میرەبان سپاسی دەستگای بەخشینەکەین نووسینگەی چەمچەماڵ کە مانگانن لە کاتی خۆیدا موچەکانمان بۆ ئامادە دەکەن و خواردن و کەلوپەلی قوتابخانەمان بۆ دابین دەکەن. زۆر سپاسیان دەکەین. سپاسی خێرخوازانیشە. زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەم کە بۆ هاوکاری بێباوکان دەکات. زۆر سپاسی مامۆستا نەجات دەکەم کە خۆی بۆ ئێمە هیلاک دەکات. زۆر سپاسان دەکەین ئێمەتان دڵخۆش کردو بە موچە و جلوبەرگی مەکتەب و پێداویستی قوتابخانە. زۆر سپاس. کاوانە هەموو خەڵکی ئیسلامی نەبوونای تەسبیح دەکرا و کێشەیەکی بۆ دروست دەکرد. سەڵاو و ڕێزمەیە بۆ بەخشین دەستیان خۆش بێ هەموو سەڵاوکاریمانەکەن هەموو مانگۆ مەعەژاوکاریمانەکەن خوان و منەیان زۆر کە زۆر مەمنونین. جلو مناڵ مەتکە 5 مناڵەتی و هیچ موچەی مەعاشم نییە. جلوبەرگ بۆ مناڵ مەکەن چشمەتکەبی دابینەکەن مەعاشیان بۆ دابینەکەن خواردنشتیان بۆ دابینەکەن گشت شتێکیان زۆر مەمنونیان و دەستیان خۆش بێ و هەر هاوکارمان بن. خوا دووەوەنیان باتێ. خەڵکی موسڵمان ڕەحمەتی خوا تابێ بێ وعد و بەڵێنی گەورە بە خەڵک مەدەن دواتر نەچنە ژێرباری بۆ دنیا و قیامەتان خراپە ئینسانە بێ ئاگای لە چیم دەتوانێت کردوون و ئەیشی کەم 1000 وەرەگرێ لا ئێمە 3000 وەرەگرێ یعنی 12000 فەرقە تۆ با بڵێ 10 وەرگرێ 7000 فەرقە یعنی ئێمە توانیمانە لە ماوەیەکی کەما کە بەخشی تەمەنی 10 ساڵ مشتێکە خەستەخانەکە ئەگەر مناڵی دایمە بێ ئەوە فێرە بێ ناچێت پێش دایک و باوکی کەوێت